بەڵام بڕیارم نەداوە ژیانی سیاسیم کۆتایی پێبێنم. تازە 45 ساڵم. بەردەوامە بم بەس نازانم لە چۆ. یعنی بەردەوامە بم نازانم لە چۆ. سەبارەت بە لە چک ڕاستی قەرارێکی شەخسی و زۆر زۆر تایبەتی خۆمە و ئاسانیش نەبووە. من هەموو ڕەمەزانێک کە سەرپۆشمە کرد ئەم ڕەمەزانە ئیتر لای نابم. منە ترسم یعنی لەخوا ترسم. هەمووشتان لەخوا ترسن بەڵام ئیتر من ئەو مشکلەی لە چک بۆم ببووە حاجز. یعنی هەستمە کرد مشکلەیەکم هەیە من واجبێک جێبەجێ ناکەمە بە جێبەجێکەم. هەموو ڕەمەزانێک وەڵا بەیانی جەژن کە سەر و خژی خۆم ئەوە کرد ئەچوومە بەدەمی ئەم ڕەمەزانەش نایکەم. آخر جار کە ئیتر تەواو ساڵی 2012 بوو هەموو قژەکەم کۆ کردەوە ئەلێرە بە مەتاتێک بەستم و بڕیم بۆی بەیانی بە کەڵکی هیچ شتێک نێت و بووم بە محەجەبە. بەڵام ئەوە ئازادی شخصیە کێ حەزی لێ ئەبێ ببێ و کێ حەزی لێ نییە ئەبێ نەبێ و کەس حەقی لە ڕاستیە هاوسەرەکەم تۆزە حەزەکە شل و ئەوانە بێ بەڵام ئەوە ڕێی خۆیەتی و پیان وتوم پێشتر پیان وتوم لە چک بکە مەسەن باوکم پێی وتوم لە مزگەوت گوێی لێ بووە وتومە نایکەم برای هاوسەرەکەم ئیمام و خەتیبی مزگەوتە پێی وتوم بیکە وتومە نایکەم خوا لە تۆ مهمترە بەڵام ئەوە قەرارێکی شخصی خۆمە و عیلاقەی بە هیچ کەسێکەوە نییە و کەس پێی نەوتوم و نەکەس پێی وتوم لای بە نەکەس پێی وتوم داینە. سەبارەت لەو دووخولە چی فێر بووم؟ وەڵاهی شانات خان من زۆر شت فێر بووم. لە هەمووی مهمتر کە فێر بووم لەوەی لە تەجروبەی ئەندامەتی پەرلەمان ئەوەیە کە ئەتوانی ئەو فترەی لەو شوێنەی شوێندەستە دیار بێ ئەتوانیش عابر بڕۆی تێپەڕی بڕۆی. بۆی ئەوە ڕووبدا من چیم کردووە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە ئامادەکردنی 33 پرۆژە یاسایە بەشدار بووم. ئامادەکردنی یەکەم لەم خولەی پەرلەمانی کوردستان پێشەوەی ببن بە سەرۆکی پەرلەمان فراکسیۆنی یەکێتی تا ئێستا 27 پرۆژە یاسای پێشکەش کردووە. پێشەوەی ببن بە سەرۆکی پەرلەمان 18یان خۆم نووسیومە و داومە بە ڕەفیقەکانم بۆ ئیمزایکەن. دوایەوەش بووم بە سەرۆکی پەرلەمان دوانی ترم بۆ نووسیون وتمە بیبەن ئیمزایکەن. لەبەرەوە لە کۆی 27 پرۆژە یاسا تۆ توانی بێتی 20 حازرکەی ولو 20ش بەشێکی بۆ بە قانون. مەسەڵەن بۆ نمونە قانونێک زۆر مهم بوو بەلای خۆمەوە قانونی شوێنەوار کە یەکێک بووملانەی پشتیوانی دانانی بووم بەڵام من ئامادەم نەکردووە. قانونی منعی تەهریب حازرم کردووە منعی تەهریبی نەوت بڵێ زۆر دڵم پێی خۆشە فەخری پێواکەم. قانونی پاراستنی بەرەمە خۆماڵیەکان طموحێکی شخصی خۆم بووە. لە خولی پێشوش تەقدیمم کرد نەبوو بە قانون نەم خولە تەقدیممان کردەوە کاتی ئەندامی پەرلەمان بووم و کردمان بە قانون. لەبەرەوە شت فێربوونەکە ئەوەیە لەو مەحەطەی تۆ لەوەی ئەتوانی ڕەقەم بی ئەشتوانی هەروە بیت و بڕۆی خەڵکەیە هات و ڕۆی. بۆیە ئەمەیە کە سەرۆکی پەرلەمانیش بم شتێکی جیاواز بکەم. شتە جیاوازەکە ئەوەیە کە بیئەی تەشریعی کەرتە اقتصادیە نانەوتیەکان لەم خولەی پەرلەمانەدا بنرێ وەی شەڵات تەواویشە بێگە دەستمان مەکارەکان کرد.